بەڵە بینەرانی بەڕێز و خۆشەویست ئێستاش ڤیدۆی ڕێگریکردنی هێزە چەکدارەکەی پارتی کە ڕێگریان لە سەرۆکی پەرلەمان و پەرلەمانتاران گرت لە بازگەی پردێ بۆ ئەوی نەچنە ناو شاری هەولێر ڤیدۆکەی ئەبینین فەرموو برە دەنگی خۆ دەنگەکانە بەس تۆزێکی لەسەر خۆ بەیانی ئەمڕۆ چەکدارانی ماڵباتی بەرزانی لە خاڵی حرەسیاتی پردێ ڕێگریان لە پەرلەمانتاران نوێنەرەکانی خەڵکی کوردستان و سەرۆکی پەرلەمانی کوردستان کرد بچنە ناو هەولێر بۆ ڕاپەڕاندنی ئەرک و فەرمانەکانیان بۆ چوونە دەستگای شەرعی کۆمەڵانی خەڵکی کوردستان کە بە خوێنی ڕۆڵەی میلەتەکەمان بەرەم هاتووە کەچی ئەوان پێیان وایە بەخششی پارتەکەیانە و وەرەسەی کار و کاسبی ئەودی سنووری چەند ساڵەیانە ڕێگریان لە دەنگی ئاشتی و ڕەنگی ئاوەدانی گرت تەرازوی یاسایان شکاند و بە بەرچاوی کۆمەلگەی نێودەوڵەتی و دۆستەکانی میلەتەکەمانەوە سورۆکانی دیموکراسیان لەم هەرێمەدا هەڵتەکاند و هەڵکۆڵی بەڵێ ڕێگریان کرد بەو هێزەی کە لە ڕاکردنا لە تخوبەکانی قەڵەمڕەوی بنەماڵەکەیاندا بە چاوی خۆیان تەماشایان دەکرد بەو هێزەوە کە لە سەحری هەڵاتنی شنگالدا سەرۆک قاوەی دەگرتەوە بۆ تێگەشتن لە ترس و بیمی هەمەڕی داعش بەو هێزەوە کە لە دەشتی فرۆکەخانەی هەولێر و شارۆچکەی مەخمووردا پارتی لە عیب و عاری ڕوودکردنەوەی حکوومەت و هێزە چەکدارەکانی و دەستگا ئەمنی و سەرکوتکەرەکانی خۆی تێگەیشت و کەچی لە خەجاڵەتی دەستپانکردنەوە بۆ بێگانە تێنەگەیشت بەڵام کۆمەڵانی خەڵک لە هانا و سوپاسگوزاری تورک و عەجەم و غەرب و شەرق تێگەیشتن کەچی پارتی و فەرماندەی هێزە چەکدارەکانی لە پۆشاک و پۆتاڵ و پاتاڵی لەبەرکردنەوە تێنەگەیشت فەرماندا بەو قانونەی کە خۆت ئیمزات کردووە ئەم هێزت بۆ کوێ هێناوە بۆ پاراستنی سنووری هەرێمی کوردستان یان بۆ ڕزگارکردنی شنگال و مەخور یان بۆ پاراستنی توخوبەکانی خاکی خێڵ وەک ئەندام پەرلەمانێک ئەم بەیانی پێیوتی بەڵێ فەرماندەی هێزەکەت بۆ جانی ئێمە و بۆ پاراستنی نیشتیمانیش هێزی بێگانە بەڵێ فەرماندە